باسی 23 ئەکرێت ئەم ڕۆژە دوو جەژنە بۆ کوردان جەژنەکەی نەورۆزە و یەکێکیشان جەژنی ئەوەیە کە لە ڕۆژێک وەکو ئەمڕۆدا ڕاپەڕین لە کەرکووکی خۆشەویستی بەڕێوە چوو و ڕاپەڕین کرا لەوێ و هەر بۆیە ئێمە لەم مەجالەدا ئەمانەوێت لە ڕۆژێکی وەکو ئەمڕای گفتگۆش بکەین لەسەر ڕاپەڕینی مەزنی کوردستان بەتایبەت لە کەرکووک و ئەوەی کە لە دۆخێکی دژواری لەو جۆرەیە کە ئەمەنە کەرکووکیەکان و کوردان لە کەرکووک زوڵمیان لە حەقا ئەکرا کە تەنانەت خودی ڕژیمی باسیش چاوەڕێ ناکرد ڕاپەڕین بکرێت لە کەرکووک چۆن بوو کە ئەم ڕووداوە گرنگە ئەم ڕاپەڕین نەکرا لەوێ و بۆەوەی کە لەسەر ئەم بابەتە بدوین بە میواندارەتی بەڕێز ئەسعەد جەباری نووسەر و ڕۆژنامەنووس لەسەر بابەتەکە زیاتر گفتگۆکەین. کاک ئەسعەدیان سڵاوت لێبێت زۆر نەورۆزت لێ پیرۆز بێت بێگومان ئەم ڕۆژە بۆ تۆ یادگاری زۆری هەیە چون خۆت یەکێک بووی لەو کەسانەی لە تۆمارکردنی ڕاپەڕینی بەتایبەت کەرکووک ڕۆڵێکی گرنگت هەبووە. پێمان خۆشە باسی ئەوەمان بۆ بکەین نەورۆز لەو سەردەمە زەحمەتەیە لە سەردەمی با بڵێن ڕژیمی بەعس کە کوردان دژ بە بەعس ئەوەستانەوە و بە هەر شێوەی بە ئیانویست دەنگی ناڕەزایەتی خۆیان دەرببڕان چۆن بەڕێوە ئەچوو؟ بەناوی خۆی گەورە سەرەتا سڵاو و ڕێز و حرمەت بۆ شەهیدانی نەتەوەکەم هەروەها پیرۆزبایی گەرم لە نەتەوەکەمەکەم بە بۆنەی جەژنی نەورۆزەوە. لە ڕاستیە کەرکووک تایبەتمەندی خۆی هەبوو یعنی هەر لە ڕابردوو هەتاوەکو ئێستاش تەبعاً نەورۆز هەمیشە لە کەرکووک لە نێوان کێبڕکەی نەتەوە و دەسەڵاتە یعنی لە ماوەی 60 ساڵی ڕابردوودا هەروە بووە. نەبوونی ئازادی وهای لە خەڵک کردبوو کە زۆر جار استمتاعی بە بۆنەکانەوە ناکرد بە تایبەتی لە ڕۆژی نەورۆزە. هەمیشە لە شاری کەرکووک لە نەورۆزدا خەڵکە و کەوتە کێبڕکێ لە نێوان ئەوەی کە بۆنەکان چۆم کاتەوە بە ئارەزووی خۆی ینی سیستماتیک نەبووە بۆ لەبەرەوەی زوڵم و زۆر و ستەم و دەسەڵاتی داسەپێنراوی حکمی عسکەرتارێتی سەردەمی بەعز بە تایبەتی سەردەمێکی دڕندە بوو. هەر کاتێ نەورۆز بکرایەوە ئیتر خەڵک ئەپەرژایە سەرەوەی کە چۆن خۆی لە خۆ بەخۆ هەڵسێ بۆ ممارەسەکردنی ئەو بۆنەیە و یادەکە بکاتەوە. شتەکان زیاتر شعبی بوو یعنی لە کۆڵانەکان لەملا لەولا دامەزراو نەبوو ینی مؤسسێ نەبووە کە کۆیان کاتەوە و بۆنەیەکی ڕێک و پێک ڕێکخا بە شێو لێ ئیلا اللهمە لە ساڵی حەفتاکان ئەوش لە حەفتا بۆ 74 هەندێک جار باس ئەکرێکە هەندێک مناسبە ڕێکخراوە لەو ساڵانەیە بۆ نەورۆز ئەوەش ئیتر تەبعاً دیار بوو سەردەمی حکمی زاتی مفاوزاتی 1970 بۆ 74 بووە. ئیدی لە دوای ئەوە نەورۆز کێبڕکێکان هەر هەبووە و هەر بەردەوام بوو هەتا ساڵی 1990 بۆ یەکەمین جار نەورۆزی ئازادی و ڕاپەڕین تێکەڵاوی یەکتر بوو لە 1990 ئەو ڕۆژەی کە کەرکووک ئازادکرا لە سایەی هێزی پێشمەرگەی بەری کوردستانیەوە ئیدی ئەو ڕۆژە ڕۆژێکی هێرجگار زۆر زۆر خۆش و مێژوویە بەنسبەت خەڵکی شاری کەرکووکەوە ئازادانە ئاگرەکە کرایەوە. بەڵێ بەتاکید یعنی ئێمە کاتی خۆی ئەگەر تۆ ئاگرێکت بکردایەتەوە تووشی دەیان جەور و ستەم و گرتن و لێدان و ئازار و ئەشکنجە و بەندیخانە و لێپرسینەوە بووی بەڵام لەو ڕۆژەیە کە پێشمەرگە داخڵی بڵێن کەرکووک بوو ئیدی خەڵک خۆ بەخۆ ینی بۆنەکەی کردەوە ئاگر کرایەوە لە هەموو کۆڵانەکان ڕۆژێکی هێزگار مێژووی بوو ئیدی لە دوای ئەوەوە بەخۆیەوە نەیبینیوە هەتاوەکو پرۆسی ئازادی. باشە کاگەزات باسێکی ئەو ڕۆژەمان بۆ بکەی بەڕێزان وەکو بەشداربوویەک لە ڕاپەڕینە مەزن و گەورەیە کە لە شاری کەرکووک ئەنجام دەرا لە 33 ساڵ بەر لە ئێستا. لە ڕاستیە گەڕانەوە بۆ 33 ساڵ تۆزێ ئاسان نییە. حکمی دەسەڵاتی بەعس لە ساڵی 1963 بە تایبەتی هەموو کوردستانی وەکو سەربازگەیەک کۆ کردبووە ینی تەلبەندی کردبوو. لە هەمووی خراپتر شاری کەرکووک بوو. شاری کەرکووک پشتێنەیەکی ئەمنی نەوتی لێدا بوو هەر شارەکە خۆی تەوق کرا بوو وەکو بازنەیەکی عسکەری ینی هەموو شارەکە لە چوارچێوەی بازنەیەکی عسکەریە تەوق کرا بوو. تۆ تەماشاکە لە 63 تا 68 و هەتاوەکو حەفتاکان و هەژداکان ئەمە ڕۆژ بە ڕۆژ ینی تەوق ئەدرا بۆ تعریبکردن
بۆ تەبعیزکردن بۆ تاجیرکردن بۆ تەرحیلکردنی ئەو شارە ئیدی وای لێ هات ئەو شارە لە ساڵەکانی کۆتایی هەفتاکان حەوت و هەفتاوەش و هەفتاونۆ بە دەرەجە یەک کۆمەڵێک گەڕێکی جیاجیایان دروست کرد لە نەو شاری کەرکووک بۆ یعنی تعریفکردنی شارەکە یعنی هەنگاویان نا بەرەو ئەوەی کە دوور زوباتیان دروست کردووە دوور شوڕتیان دروست کردووە دەیان گەڕێکی جیاجیایان لە ناو شاری کەرکووک دروست کردبوو بۆ پارچە پارچەکردنی شاری کەرکووک بۆەوەی کە حکمی عسکەرتارێت و حکمی بەعس و یعنی دەرکردنی شارەکە زیاتر بسەپێن بەسەر خۆیانە هەزاران هەزار خەڵکیان هێنا عەرەبی هاوردە لە باشووری عێراق و لە ناوڕاستی عێراقەوە اینجا ئەوانەیشی کە ئەیان هێنان هەمووی بێشەهادە و بێ ئەرزش و یعنی هیچ ڕۆشنبیریەکیان نەبوو یعنی بەس بۆەوەی کەڵچەری ئەو شارە تێکدەن و فرامۆشیکەن و لە ناوی بن ڕۆژ بە ڕۆژ کەرکووک یعنی عەرەبی هاوردەیان بۆ ئێنا بە هەموو ئیمتیازێکەوە خانوویان بۆ دروستەکردن زەویان نەدانێ پارەیان نەدانێ ئیدی وای لێ هات لە بەرامبەری ئەوەشا ئەگەر یەکێک لە کەرکووکە بربەرەکانەیەکی بکردایە لەگەڵ حکوومەتی بەعسا بنەماڵەکە و عائیلەکەی و کەسەکانی هەمووی دەرئەکرا کورد ئەمە بەبەستم کووردە یعنی لە دوو سێ لاوە یعنی هەم تعریبێ کرد هەم تەرحیلێ کرد ئەوە تەبعیس و تەهجیریشەوە هەر بەردەوام بوو گوندەکانی دەور و پشت و ئەوانە بۆیە بە تایبەتی ئەم ڕووداوە ناخۆشانە وای لێ هات و بە تایبەتی لە ساڵی 1970 ئەنفالەکە شەڕ یەک لە دوایەکانی عێراق هەتاوەکو داگیرکردنی کوێت وەزعەکە تەقیە کاتێکیش تەقیەوە لە باشووری عێراق و لە کوردستان ڕاپەڕین دروست بوو ساڵی 1990 ئەگەر بێتەوە بیرتان ئیدید لە کەرکووکیش وردە وردە دوای ئازادکردنی شار و شارۆچکانی کوردستان ڕاپەڕین ڕووی کردە کەرکووک بە شەڕ ئازاد کرا یعنی ئەوە نییە بڵێن ڕاپەڕینێکی خۆڕسکانە بۆ ئەوانە هێزی پێشمەرگەی کوردستان لە 3-4 لاوە تەوقی شاری کەرکووکیاندا و داخلی شارەکە بوون 19 لەسەر 20 یعنی وەکو ئەمڕۆ بۆ یەکەم جار خەڵکی شاری کەرکووک نەفەسێکی ئازادی هەڵنوژی لە سایی هێزی پێشمەرگەی بەری کوردستانی هەموو لایەنە سیاسیەکان بوون ئیدی ئەوە بوو ئەو شوێنانەی کە زۆر حەساس بوون لەناو شاری کەرکووک وەکو منەظەمەی شوعبەی با بڵێن شیمالیان پێوت استیخباراتی عەسکەری استیخباراتی خۆیان ئەمنی کەرکووک و یەکێ لە هەرە گەورەترین معسکەرەکان کرد لەسەر ئاستی هەموو کوردستان سەیطرەی کردبوو بەسەر یعنی با بڵێن ئیش و کارە عەسکەریەکانی هەموو منتقەی کوردستان بۆ بەعس معسکەر خالید بوو و لەناو ئەوەشە مەتار دوو مەتاڕیان هەبوو هەم مەتاڕێکی با بڵێ هێلیکۆپتەر هەم ئەوی تریشیان سنتیمەتر سنتیم وانە بەگشتی یعنی شاری کەرکووک وەکو معسکەرێک وێنە ئەکرا بۆیە ڕاپەڕین لەو ڕۆژەدا بەڕاستی لە سایی هێزی پێشمەرگەی کوردستان و خەڵکەوە و بزات لە ئەسنای سەردەمی ڕاپەڕینەکەدا پێش ئازادکردنی شاری کەرکووک بە چەند ڕۆژێک لە کەرکووک هەزاران گەنجیان لە ناو شاری کەرکووکە دەست بەسەر کرد ئەمە بوو بەمایی ئەوەی کەوا خەڵکی شاری کەرکووک ئەوەنەی تر ینی وەکوڵێ هەم وەرەیان بڕوخێ هەم لەلایەکی کەشەوە وەرەیشیان بەرزەوە بێ ینی هەردووچی بوو بەڵام خۆشبەختانە لە ڕۆژی 20 مانگی 1990 کەرکووک ئازاد کرا بۆ یەکەم جار لە مێژووی ڕزگاری خوازی نەتەوەکەی ئێمەیە کەرکووک لە سایی هێزی پێشمەرگە و بازووی میلەتی خۆی نەتەوەی خۆی ئازاد کرا ئەمە بۆ ئێمە ڕۆژێکی یەکجار مێژوویە سڵاو و ڕێز بۆ هەموو ئەو شەهیدانانەی کەوا لەو ڕۆژەدا گیانی خۆیان بەخت کرد ڕێز و حرمەت و خۆشەویستی بۆ هەموو ئەو تێکۆشەرانەی کە بەشداریان کردووە ئیتر بە هەر شێوەیە لە شێوەکان لە گەنج و لە پیر و لە پەکەوتە و لە تێکۆشەران کە بەداخەوە لە ساڵی 1990ەوە هەتاوەکو ئێستا زۆرینەی زۆریان کۆچی دواییان کردووە ڕوحیان شاد هەمیشە شەڵام دەستکەوتە کورد هەوڵبات کە بیپارێزێ جا ئێستا ئەوەمان پێ بڵێ کاک ئەسعاد بەڕێزت باست کرد تا چەند لە کەرکووک کەشێکی کۆتوبەند حاکم بووە لەو کەشەیە چۆن ئەکراکە سیستەمێک ڕێک بخرێت پلانێک ڕێک بخرێت بۆەوەی کە ڕاپەڕین دواتر لەسەر دەستی ئەو سیستەم و ئەو ڕێکخستانەیە بە ئەنجام بگات ئێستا خۆت لەو کاتەیە تەنزیمات بووی وایە چۆن ئێوە بە یەکەوە پەیوەندیتان دروستە کرد
ئەزانین چۆنە وەکوتم ینی کەرکووک حاڵەتێکی تایبەتمەندی خۆیە بوو ینی ئەیشکردن لە کەرکووک بۆ خەباتی ڕزگاری خوازی نەتەوەیەکی زوڵم لێکراوی ینی چەپێنرا و زۆر قورسە ینی تۆ لە هەموو کوچە و کۆڵانێکە خەڵکی بەعسی ینی هێنابوو لە هەموو عێراقەوە بۆ کەرکووک ینی ئیشکردن لە کەرکووک ینی چۆنەڵێن ململانەیە لەگەڵ مەرگە ینی هەمیشە ململانەیە لەگەڵ مەرگە ئێمە هەموو ڕۆژێکمان لە کەرکووک مردن بووە ینی من ئەگەر بیەتەوە پێش چاوی خۆم هەر بە عمری خۆم هەر لەو ڕۆژانەی کە لە خوێندنگە و لە قوتابخانە بوومە ینی هەمیشە کەوتومەتە بربەرەکانیە ینی ڕووداوی وا سێر و سەمەرە لە بیر و ئەندێشە و مێشکی ئێمەمانانی ئەو جیلەی ڕابردوو هەیە کە چیان کردووە بەرامبەرمان بەعس ینی مامەڵەیەکی زۆر نامرۆڤانە بووە بۆیە خەباتکردن لە ناو شاری کەرکووک و دەوروبەری هۆزگار قورسە ئێستاش ئەوەتانێت تەماشاکە سەر خەتێکی وەکو بڵێن مادەیەکی ١40 لێداوە ینی بۆ خۆشی ناوی هینە منطقەی متەنازع ینی ململانەیە ئێستاش ململانەی لەسرە بۆیە ئەو سەردەمە ململانەکە قوڵتر بوو حیزبی بەعز بە هەموو قووەتی خۆی هات بۆ کەرکووک ینی لە هەموو مؤسسەکانی ئەوانی کە پێڵێن مؤسسەی سەرکوتکردن هێنابووی ینی بە شێوە لە شێوەکە ینی تۆ سیرکە بۆن منە من بیرەکەمەوە ئێمە مامۆستامان هەبوو پلەی بەعسی گەورەی هەبوو مامۆستا ینی چ پێویستی بەوە هەبووکەوە تۆ دیراسێ ینی دەرسەڵیتەوە ینی وایان کردبوو مەسەلەن عزوو شوعبە عزوو فەرقە ئەوانەیان هێنابوو کردویان بە مامۆستا و سەرپەرشتی ئیدارە و مەکتەبەکانیان نەکرد و مەحەدێکی تیابوو لە کەرکووک مەحەدی فەنی ئەو کاتە ینی لە ئاستێکی زانکۆی باڵایە بوو لە کەرکووک ینی ئەوە هەر هەمووی بەعسیەکانیان ببڕێەوە مؤسساتی تر هەر هەمووی بەو شێوەیە ینی کوچە و کۆڵان و شوێن و مؤسسە نەبوو ینی بەعسیتیان نەبوو بێ و سەرپەرشتی نەکات و ئەوانە ئەوەش چی بوو ینی عملیەکە عملەیەکی ینی مێژوویە ئەوە ئەگەڕێتەوە بۆ ڕابردوو لە ساڵی 1938ەوە دەستیان کردووە بە تعریبکردن لە ڕۆژگارێکە کە لە حەویجەوە دەستیان پێکردووە وردە وردە داخڵی شاری کەرکووک بوونە و هەتاوەکو گەیاندویانە ئەو ساڵانەی کە 1970 و 1970 بەرەو ئەوە هاتوون قارکەرەم و منتیقەی چەمچەماڵ و کەلار و کفری ئەوانش لە کەرکووک دا ببڕێنن یعنی ئیشەکە ئیشێکی سیستمایتی ینی سیاسی صرفە ینی ئەوە نییە بڵێن ئێمە شتێکی سەرپێیە باسیکەین وانە بڵێن لە کەرکووک چی کراوە چی دەکراوە کەرکووک هەمیشە بە ئێستاشەوە سەرکوت ئەکرێ ینی یاسا و ڕێساکانی کەرکووک یاسا و ڕێسایەکی تایبەتە ینی ئێستاوەتانێ مەسەن بۆمە ئەوە 3 مانگە هەڵبژاردن کراوە ئەوە من مەرکەبی دەنگدانەکەی شتا بە پەنجەمەوەیە ینی ئەوە نەتایجەکەیەتی 3 مانگە لە شوێن خوایەتی و ینی هیچ نبینی ئاسۆیەک نبینی بۆ شاری کەرکووک بۆیە لە کەرکووک ئیشکردن قورسە ینی وەکەوەی کە ڕەحمەتی مامجلال لە ڕستەیەکی ئاڵێ ینی ئیشکردن لە کەرکووک وەکو عملی مێشک وایە ینی عملیاتی مێشک نەشتەرگەری مێشک وایە نەشتەرگەری مێشکیش هەر لەحزەیە لە لەحزەکان دکتۆرەکە ئەگەر هەڵەیە بکە ئەو ئینسانە کۆتایی بە ژیانی دێت بۆیە لە کەرکووک ینی لە ڕابردوو بۆ ئێستا خەڵکی کەرکووک بە تایبەتی خەڵکی نەتەوەی کورد ینی کەوتۆتە بەرداشی ڕووداوێکی زۆر تەمۆمژاوی ینی پێویستی بە هاوکاری هەیە پێویستی بە هەماهنگی هەیە پێویستی بە بیرکردنەوەیکی سافەیە لەبەرەوەی پێکاتەی شاری کەرکووک بریتە لە 3-4 نەتەوەی جیاجە وەرە تۆ ئەو 3-4 عەقڵێتە کۆکەرەوە بەڵام خۆشبەختانە سەرڕای ئەو هەموو ململانە سیاسیە خەڵکە ڕەسەنە ئەسڵزادەکەی چل لە ناو تورکمان و مەسیحی و عەرەب ئەسڵەکەی ئێمە هیچ گیر و گرفتێکمان نییە ئەوە ینی ئەوە خاڵێکی گەشە بۆ ئێمە بەڕاستی وەکو کەڵچەری نەتەوەکە لە ناو خۆ ینی کۆمەڵایەتی بەڵام باری سیاسیەکەی بارێکی ئاڵۆزە بەگشتی ئێستا بارودۆخی کەرکووک چۆنە ئێستا کەرکووک لە دوای ئەم ڕووداوەیەک لە دوایەکانەی کە لەم 5-6 ساڵەی ڕابردووە بەداخەوە ئەو باشە نییە کە بڵێن زۆر باشە و خراپیش نییە لە حاڵەتێکە لەبەر ئەوەی تۆ بتێنێتەوێ ئەمە عێراقە ململانەیەکی سەختە لە ڕابردوو بۆ ئێستا ئەوە 100 ساڵە کورد لە بربرەکانی و شۆڕشایە لە شۆڕش شێخ مەحموودەوە بیگرەوە تاوەکو پرۆسەی ئازادی ئێمە نابێ کۆڵ بدەین ئەبێ هەوڵ بدەین بەردەوام بین ینی نەوە لە دوایینەوە خەڵکیش سارد نەکەینەوە بەداخەوە خەڵکێک گروپێک هەیە کە ئەوێ ئەو ڕۆحیەتە خۆشەویستیە بەرامبەر بە کوردستان و کەرکووک و ڕووداوەکان ساردبوونەوەی تیا هەبێ ئەم بارودۆخی کە ئێستا هەیە بارودۆخێکی تێئەپەڕێ ینی ئەوە نییە بڵێن هەتایە
بەڵام پێویستیمان بۆ هەیە ینی ورەیەکی بەرزەوە بچینە مەیدان و بیرکردنەوەیکی باش و من لێرەشەوە تکام وایە ینی هەموو لایەنە سیاسیەکان ینی وەکو برا دەست بخەرە ناو دەست یەک چیتر ئەم ململانێ سیاسیە قێزەونەی کە هەیە لە کوردستانە کە هەر هەمومان ینی باجەکەیمان داوەتەوە نەمێنێ بەڕاستی لەبەرەوەی کەرکووک حاڵەتێکی تایبەتی خۆی هەیە تۆ ئەگەر ململانەیەکت لە کەرکووک قوڵکەیتەوە دەیان گیر و گرفتت بۆ دروستە بێت چکت بەرامبەرەکەت بەرامبەرێکی خراپە ئێستا خەڵکێکی زۆر لەم هەڵبژاردنەیە هەزاران هەزار کەس خەڵکی کەرکووک ئامادە نەبوو بچێ دەنگدا بەڵام کاتێک کە بینینەتەوەکەی لەژێر هەڕەشایە چوو دەنگی داوە بۆ لەبەرەوەی حاڵەتەکەی وەکو هەرێمی کوردستان نییە تۆ لە کوردستانە سلێمانی مەسەن ئەوە وەکو سامپڵێ وەرگین هەر کورد دەرەچێ ینی هەڵبژاردنێ بێخۆ نە عەرەب دەرەچێت نە تورکمان دەرەچێت هیچی تیان نیە لە هەولێر شەروا دووەک شەروا بەڵام کەرکووک ئێمە حاڵەتەکەی ئێمە جیاوازە ئێمە مەجبورین بۆ هەموو حاڵەتێک بۆ کەرکووک بڕۆین دەنگ بدەین ینی بە ناچاری ینی بە فرمێسک و بە گریانەوە ئەبێ بڕۆین دەنگ بدەین ناچاری نەوەیەکەوە هەتاکو نەوەیەک و هەتاکو ئێساش هەر با بڵین جیاواز بووە و بەردەوام سەرۆک مەمجەلال و توێتی کە یا کەرکووک و خانەقین یان تەماوین ئەجەنگین کەواتە پێویستە ئەو جەنگە بەردەوام بێ هەتاکو کورد لە کەرکووک ئاحەسێتەوە بێگومان ئەم جەنگە ئەبێ هەر بەردەوام بێ هەتا ئەگەینە ئەو ڕۆژەی کە ینی مافەکانی نەتەوەی کورد لە کەرکووکە دەستەبەرەکرێت ئیتر چۆن دەستەبەرەکرێت لە ڕووی دەستور و لە ڕووی یاساییەوە ئەوە گرنگ نییە ئێمە مادەی 140مان هەیە ئەگەر بینە ناوەڕۆکی ئەو بابەتە ئەو بە سێ مەرحەلات جیاجیا جێبەجێکرێ بەڵام بۆچی جێبەجێ نەکرا لە ساڵی 2007ەوە ئەوە بەڕاستی ئەوە مێژووە و ینی ڕەحم بە کەس ناکە ئەوانەی کە بوون بە ماهەیە ئەوەی کەەوە کلێنیان خستنە و بابەتی مادەی 140ەوە ینی ڕۆژگار ئەبێ بیانداتە محکەمە بەڕاستی ینی بۆچی گەیشتە ئەو حاڵەتێکەوە ئێمە ینی نەمانتوانی کەرکووک بگەڕێنینەوە سەر هەرێمی کوردستان چونکە ئێمە مادەیەکی دەستوریمان هەیە ئەم مادە دیاری کردو بۆمان ینی زەمانەکەی بۆ دیاری کردوون قۆناغەکانی بۆ دیاری کردوین چی بکەین چی نەکەین بۆ نەکرا ئەوە بەڕاستی ئەوە خەڵکی تر هەیە مختصە حەقەیەوە بانیانکەن و قسەیان لەسەر بکەن و قسەیان لەگەڵا بکەن زۆر باش جا لە پاڵ هەوڵەکان بۆ ئەوەی کە لە ڕووی یاساییەوە هەوڵ بدرێت کەرکووک بگەڕێنرێتەوە بۆ کوردستان ئەبێ ئەم باوەڕە لە زێهن و لە ناخی تاکی کوردیشە هەر تۆ بە زیندوێتی و بە بەهێزی بیهێڵیتەوە بە تایبەت ئەو جیلەی کەلانەیە لەسەر بۆ نمونە ڕاپەڕین زۆر زانیاری نەبێت بە حکمی تەمەنی کەمیەوە چۆن نەکرێت لەوە تۆ ئەم کوردبوونە بە بەهێزی بهێڵیتەوە واللهی ئێمە پێویستمان بۆ هەیە ینی لە منهەجی سەرەتاییەوە لە باخچەوە هەتاوەکووە کاتە ئامادەی بۆ زانکۆ ینی بەردەوام ینی ئەمە بدەین بە گوێی خەڵکە ئێمە مەسەرەن بۆ منە ڕوحیەتی کوردایەتی ئێمە چۆن بەرجەستە بوو لە حەفتاکان وەشتاکان من تەڵەبە بووم بە کوردیە بخوێندە کەرکووک ینی ساڵی 1970 1975 بۆ یەکەم جار چوومەتە مەکتەب ینی لەوێ بە سرودی ئەی ڕەقیب گۆشکراوین لە شاری کەرکووک لە گەڕێکی شۆڕیجە لە مەکتەبی هەڵگورد شۆڕش سەلاحەدین کۆمەڵێ ئەم حتا ئیسکان و ڕەحیمەوە ئەوانش دیراسە کوردی بوو یعنی ئەم ڕوحیەتە خۆشەویستیە مامۆستاکانمان خستیانە ناو مێشکمانەوە مامۆستا بەڕێزەکانمان ئەوانەی مردوون ڕوحیان شاد بێ ئەوانەی زیندون تەمەنیان درێژ بێ و سیحەتیان باش بێ ئێستاش نەچووە بچێ مامۆستا ڕۆڵێکی گەورە ئەبینێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە کەرکووکیش دراسەی کوردی فرامۆش کراوە ینی ئەوە گرفتەکەیە ینی مامۆستا ئەو ڕۆڵەی جارانی نەماوە ینی ئێمە مامۆستاکانمان ینی لە دوای ینی نازانم وەکو شتێکی شاخ سەیرمانەکردن ینی ئێستا هەر وایە لە ڕوحێتی ئێمە چی ئەمەی دروست کردووە ئەمە سیستمی سیاسی دروستیەکە سیستمی حکومڕانی دروستیەکە ئەو دەسەڵاتە دروستیەکە کە ینی بارودۆخ ئەشێوێنێ بەسەر یەکە چ ئەوەی عێراق چ ئەوەی هەرێمی کوردستان ینی خەتابارن کاکڕەوە ینی ئێمە ئەگەر واقعیانە قسە بکەین ینی تۆ پێویستیت بەوە هەیە ڕوحی کوردایەتی چۆن بخەیتە ناو دڵ و دەرونی مناڵەکانت لە ناو عائیلەکەت لە ناو کەسوکار لە ناو خزمەکان لە ناو دراوسێکانت ئێستا لە هەر مەجلیسێکە دانیشی تۆ ینی زۆر بەداخەوە باسی ڕابردوو ئێستا و ئایندەیان بۆکەی ینی گاڵتە بە قسەکان دەکەن ینی جیرێک پێیا بووە هەموو شتێکی پێ ینی ڕەفزە ئەمە خەتەرە ئەمە ئایندەیەکی خەتەر دروستەکە ینی ئێمە بۆیە مانی دایمەن خەمی ئەوەمانە بێ ماڵێن تۆ ئێوە مامەخەمەن ئێوە پیر بوون ئێوە بووە ینی لە هەموو شتێک ئەکۆڵنەوە لە کاکەوانیە دوژمنەکەی تۆ
ئەوە 20 ساڵە بە تایبەتی لە دوای پرۆسەی ئازادی هزار کەسی دروست کردو کاک بەرامبەرەکەی وا گۆش کردووە کە تۆ بتوێنێتەوە باس دەوت ئەکە کە هەرێمی کوردستانت هەر نییە قەوارەت نییە سیستمت نییە دەسەڵاتت نییە تۆ پێویستەکە وەکو شانبەشانی ئەو تێکەڵاوی ئەو بی و شتێن نەمێنێ ناوی هەرێمی کوردستان و ئەو هەموو قوربانی و ئەو هەموو ڕەنجێمێ ئێمە لە هەرێمی کوردستان ڕەنجمانداوە کاکە قوربانیمانداوە من خۆم کە سوکاری ئەنفالم باشە 560 تا 570 ئەنفالمەیە هەر لە بنەماڵە و عەشیرەتەکەی خۆم ئەمە من باسی خۆمەکەم 43 شەهیدمانەیە هەر لە خودی تایفەکەی خۆم لە بنەماڵەکەی خۆم باشە ئێمە قوربانیمان داوە خۆم پێشمەرگە بوومە کاکە ڕەنجم داوە کە سوکارم هەروە دەورە پشتم هەروە ئێمە من کاتێک کە ئەبینم خەڵکێک هەیە یەنە سەر حازری و قسەی بەرز و نزمەکەن بەرامبەر بە کوردستان چۆن بریندار نابووم کاکە بریندارە بم پێی احتیمالیش نەتوانم جوابی دەوم بەڵام بریندارە بم لە عینی کاتێک کە ئەم ڕووداوانە ئەبینم هەرێمی کوردستانش ئەبینم کە ئەوە خەم ساردن و کەم تەرخەمن دیسانەوە هەر بریندارە بم خۆ من ئەم ڕۆژگارانەی کە قوربانیم داوە خۆم و کە سوکار و بنەماڵ و شەهیدەکانم بۆ ئەم ڕۆژگارە نەبووە کاکە ئێمە پێویستیمان بە ریفۆرمێکی باش هەیە بۆ ساغکردنەوەی هەموو ئەو بارودۆخەی کە هەیە لە کوردستان چ ئەو کەم و کوڕانەی لێرە هەیە چ ئەوانەی کە لە کەرکووکیش هەیە ینی دیسانەوە پێویستە وەکو پاکێجی تەماشایکەین ینی ئێمە هەرێمی کوردستان لە بەردەم دووڕیانێکی ئەگەر و نەگەرایەکی زۆر خراپە ینی بۆ ڕاستکردنەوەی ئەو بارودۆخی کە سەحرخانەڵێ ئەمە يعني ئیشی گەورەی ئەوێ ڕازگۆیی ئەوێ دڵسۆزی ئەوێ ینی شیعاراتی ناوێ خەڵک دێتە سەر شاشەی تەلەڤیزۆن و دروشم ئەڵێ و قسەکەرێکی وا و قسەکەرێکی با بە خەڵک تێر بۆ تێر ئێستا من پێشەوەی کە هەر کەسێک قسە بکات لە شاشەی تەلەڤیزۆنەوە هەر خۆشتان جەماعەت يعني مثلا زیاتر ئەوانەی کە بە تایبەتی میدیاکارە ئەزانین چیان وتووە هەر هێشتا هیچی نەوتووە من نەزانم چی وتووە باشە بەسە ینی ئەم قسە سووا و ناشرینکردنی هەرێمی کوردستان دەتەوێت بڵێ بە هەر یادکردنەوە نەبێ بۆ نمونە بە یادی 33مین ساڵ یادی ڕاپەڕی نەمەزنەکەی شاری کەرکووک تەنیا یادکردنەوە نەبێ بەڵکو بتوانین هەنگاوێکی جدی بنین کە کارێکی باش بکەین بۆ شاری کەرکووک بۆ دانیشتوانی کوردە کەرکووک بە تەئکید ئەبێ وابێ ینی ئێمە لە شاری کەرکووک خۆی کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە ینی هەمیشە هەروە بووە ینی ئەوە نییە هەر لە ڕۆژی ڕاپەڕین من لە بیرمە ئێمە تورکمان پشتیوانمان بوو پشتیگیریمانی کرد ینی من خۆم لە ناو محافەزەیە بووم خاڵم یادی بەخێر کارگێڕی هەموو بەرەی کوردستانی سیاسی باڵا بوو ینی با بڵێن ئەو سەردەمە محافەزی کەرکووک بوو خاڵی من ئەمری خوای کردووە پێشمەرگە دێرینەکان بوو قادر جەباری یەکێکە لە سەرکردە سیاسیەکانی کوردستان لە هەردوو شۆڕشە ینی ئەو فترەی کە دەڕۆژەکەی کە ئێمە کەرکووکمان ئازاد کردبوو باوەڕ کە خەڵک ینی سەر ڕایەوەی کە ڕۆژگارێ بوو ئەو سەردەمە ئابڵوقی ئابووری لەسەر عێراق بوو خەڵک 1 دینار لە گیرفانیان نەبوو شەڕی عێراق و ئێران کۆتایی پێات بوو شەڕێکی یەتریان بۆ دروست کردبوو هی کوێت هەزاران کەس کوژرا بوو ینی بارودۆخێکی زۆر ناهەموار بوو سەر ڕای ئەو هەموو ناخۆشیە سەر ڕای ئەو هەموو وەزعنا لەبارە خەڵک هێشتا لەگەڵ با بڵێن دەسەڵاتی کوردی و کوردستانی بوون و پێشمەرگە و ئەو سیستمە حکومڕانیە بوو کە لە هەرێمی کوردستانە ئەو سەردەمە دەستەبەر بوو بۆ یەکمان ینی بە ئەندازەی ئەوەی کە خەڵک ینی تامەزرۆ بوو بۆ ئازادی ئیتر ئازادیەکە چۆنە قوربانەکەی چۆنە گرنگ نییە گرنگ ئەوەی ئێمە ئازاد بین لە ساحەی حکومڕانی کوردستان و پێشمەرگەیە ینی بینە مەیدان تەنانەت هەندێک خەڵک هەبوون عەرەب بوون ینی عەرەبی با بڵێن ئەسڵزایی خەڵکی شاری کەرکووک هاتبوون هاوکار بوون هەماهەنگ بوون ینی من لە بیرمە خەڵکێکی زۆر لە منتقەی تازە خورمات و هاتن بۆ محافەزە بۆ لای خاڵم داوای کۆمەک و هاوکاریانە کرد تورکمان بوون پێویستیان بە هاوکاری بوو بۆی بتوانن بربەرەکانی بکەن و ڕاپەڕینەکەش بەردەوام بێ ینی لە تازە خورمات و بۆ خواردتر و بگاتە تکریت و ئەو ناوە لەبەروی خەڵکەکە ئەوەندە ڕوحێتی زۆری بەرزی هەبوو و باوەڕی بە کوردستان و کوردایەتی هەبوو ینی تۆ باوەڕ موهیمە ئێستا مشکلەکەوەی باوەڕ نەماوە باوەڕەکە نەمەوە کاتێککە باوەڕ لەقە بێ لاوازە بێ بارودۆخ تێکەچێ ینی ئەمەیە مشکلەکە ئەو سەردەمە لەگەڵ ئێرەیە ینی فەرقەکان ئەوەیە ئێمە ئەبێ هەر بەردەوام بین زۆر سپاس بۆ تۆ خۆشحاڵ زۆر خۆشحاڵ کاکەزات سپاس بۆ ئەمەدە سەرکەوتوو بن بەڵێ